هاتنی موچە جموجۆڵ و قەرەباڵخی لە بازارەکان دروست کردووە. سەرەڕای هاتنی جەژن و کڕینی پێداویستیەکانی جەژن، هاتنی موچە یەکێکی ترە لە هۆکارەکانی گەرم و گوڕی بازار. جگە لە خواردن، هاوڵاتیان گرنگی بە کڕینی پێداویستیەکانی دیکەش دەدەن. 20 ڕۆژی ڕەمەزانە کە موچە نەدراودانیشون بە چۆڵ و هەڵ و بەتاڵە هیچمان ناکرد. تا ئێوارە مەسەنە 150,000 دینارمان نافرۆش. ئێستا ساعت بازارەکە گۆڕاوە. ئەم دوو کۆتایی کە موچە دراوە. ئەم دوو موچە اینجا جەژنەکەش زۆر ڕاستە دوو جەژنەیە. کاسبکاران دەڵێن لە ماوەی یەک هەفتەدا بوژانەوەی گەورە لە فرۆشتن و جوڵەی بازار دروست بووە. لەناو هاوڵاتیانیشدا کەشێکی ئەرێنی و دڵخۆشی بۆ هاوڵاتیان بە دوای خۆی داهێناوە. بەڕاستی جموجۆڵێکی باش لە بازاڕە هەیە. یعنی زەلام هەبووە من بە سێمان بە چوارمان نەمبینیوە. ئەو دوو ڕۆژە لە بازاڕە سواز بۆخوا شتەکردن. یعنی قەرەباڵغێکی زۆر هەیە. وەکو 2014 و 13 ئەوانەوە ڕێگوایلاتۆ. هاوڵاتیان دەڵێن سەرڕای هاتنی دوو موچە لە ماوەی یەک هەفتەدا، بەڵام دروست بوونی قەیرانی دارایی قوڵ لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بە ئاسانی ناتوانێت بژێوی ژیانی هاوڵاتیان بگۆڕێت و ئەم دۆخە پێویستی بە چارەسەری هەمیشەیی هەیە. لە سا چلی بژاوەتەوە لە سا هەشتاشی هەر قەرزار بووە ئەم دوو معاشەیەوەتەوە باقی قەرزە. خەڵک بووە هەموو هێناوەتی بە قەرز نەوتی کڕیوەت لە مۆلاز پێش ئەمەستە زستان بووە. خەڵک نەوتی پێویست بۆ شتی پێویست بووە هێناوەتی قەرزار بووە یاتی بە قەرزە. نسبەیەکی کەمیشە یعنی سەیری بازارەکەی بازار جموجوڵێکی تێکەوتووە ئەم دوو معاشە. ئەگەرە نەبووە چیان کردای ئەم دوو معاشە نەبووە. ماوەی 10 ساڵە هەرێم بە دۆخی خراپی داراییدا تێدەپەڕێت. ساڵی ڕابردووش بەیەکێک لە ساڵە پڕ لە کێشمەکان لەگەڵ بەغداد و خراپی دۆخی دارایی هەرێم هەژمار دەکرێت. بەڵام هەوڵی عێراق بۆ بە نیشتیمانیکردنی موچەی موچەخۆرانی هەرێم خەریکە کێشەی نەدانی موچە دەگەێنێتە چارەسەر لە هەرێم. سەرەڕای ئەوەش دەسەڵاتدارانی هەرێم جەخت لە باشترکردنی دۆخی هاوڵاتیان دەکەنەوە. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.